لە درێژەی کار و چالاکیەکانی لیستی 352 کۆمەڵی ئیسلامی لە دەڤەری سۆران سەرلەبانی دوێنێ بە سەرپەرشتی مامۆستا موشیر گەڵاڵی کاندیدی ژمارە 3 لیستی کۆمەڵی ئیسلامی و بە هاوکاری شورای مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵ کارنەڤاڵی ئۆتۆمبیلی ڕازاوە بە پۆستەر و لافیتە وێنەی کاندیدەکانی لیستی کۆمەڵ بۆ دەڤەری باڵەکەچی بەڕێکەوت. سەرەتای کارنەڤاڵەکە لە بەردەم مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامیەوە دەستی پێکردو بە ناوشاری سۆراندا تێپەڕین، پاشان لە دەواازەی جوندیانەوە سۆرانیان بەجێ هێشت و بۆ دەڤەری باڵەکەتی بەڕێکەوتن و بە هەریەکە لە ناوچەکانی بەرزێوە و ناوکێڵان و ئۆمەراوە و ڕەزان و ڕێژدور و ناوپردان و کەوەرت و قەزای چۆمان و ناحەی حاجیۆمەران و ناحیەی گەڵاڵە و گوندی شێرکاوە و چۆمانی سمایلاغە و گوندی گوێزلینگ و دێگە و چۆمبالۆکدا تێپەڕین و بەرەو ناحەی سمێلان و لا کۆتایشدا قەزای ڕەواندوزیان بەسەر کردەوە. ئەمە و سەرەتا لە مەرزی حاجیۆمەران لە ناو ئاپۆڕای جەماوەردا موشیر گەڵاڵی کاندیدی ژمارە 3 کۆمەڵی ئیسلامی وتارێکی پێشکەشی جەماوەری حاجیۆمەران کرد و باسی لە گرنگی ناوچەکە کرد لە ڕووی استراتیجیەوە و ئاماژەی بەوە کرد. خاڵی سنووری حاجیۆمەران بایەخێکی یەکجار زۆری هەیە لە ڕووی ئابووریەوە، بەڵام بچووکترین خزمەت بە هاوڵاتیانی ناوچەکە نەکراوە و بەڵێنیشی بە هاوڵاتیاندا بەویستی خوای مەزن و بەدەنگی ئێوە لە پەرلەمانی داهاتووی عێراقدا پارێزەری مافەڕەوەکانی خەڵکی دەڤەرەکە دەبێت. مامۆستا موشیر گەڵاڵی لە هەریەکە لە ناوچەکانی قەزای چۆمان و قەزای ڕەواندوز و گەڵاڵە و گوندی شێرکاوە وتاری پێشکەشی ئامادەبان کرد و ئامادەبوانیش بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە پشتیوانی خۆیان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی ژمارە 352 دەربڕی. پێویستە بوترێت لەگەڵ تێپەڕبوونی کەژاوی ئۆتۆمبیلەکان بە ناو شار و شارۆچکەکاندا هاوڵاتیانی ئەو گوند و شارانە بەو پەڕی خۆشحاڵێکی زۆرەوە پێشوازیان لە کەرنەڤاڵەکە دەکرد. جێماشەیە دەفەری باڵەکەتی یەکێکە لەو ناوچە گرنگ و استراتیژیانەی کوردستان کە لانکەی کوردایەتی و ئیسلام پەروەری بووە و شوێنی حوجرەی سەدان مامۆستا و مەدرسەی پێگەیاندنی زانە و کەڵەپیاوانی هەڵکەوت و کورد پەروەر و سەرکردەی لێهاتوو بووە.